پارتی و یەکێتی سەرقاڵی پلانێکی مەترسیدارن بۆ ئایندەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. پلانێک کە ڕیی سیاسای هەڵبژاردنەکان دەکاتەوە خوری. ململانەیەکی ڕاستەقینە لە نێوان هەر پێنج هێزەکە و کاندیدە سەربەخۆکان دێتە ئاراوە. ململانێکەش گەمەیەکی سیاسی نوێیە و کێ توانی زووتر ڕیسی ئەوی تر بکاتەوە بەخوری ئەوە براوەی 4 ساڵی داهاتوو دەبێت. 6 مانگی دیکە و بە دیاریکراوی ڕۆژی 10 ئۆکتۆبەر ئەمساڵ عێراق و هەرێمی کوردستان یەکەم ئەزموون لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن تاقی دەکەنەوە. ئەویش ئەزموونی هەڵبژاردننی پێشوەختەیە. لە هەڵبژاردننی ساڵی 2010 پەرلەمانی عێراق گۆڕانکاریەکی لەسەر خۆ بەڵام بەرچاو ڕوویدا. چیتر لەو هەڵبژاردنەدا ڕوخسارە کاریگەرەکانی سەر گۆڕەپانی سیاسی ساڵانی ڕابردووی عێراق نەگەیشتنەوە هەرەمی دەسەڵات. ئەم جارە نەوەیەکی نوێی سیاسی گەیشتە پەرلەمان. ئەو نەوەیە هەرچەندە هیچی نوێی نەکرد لەوەی پێش خۆی جیاوازتر بێت، بەڵام هیچ نەبێت بەڕووی ڕوخسارە بە ساڵاتچۆکانی سیاسەتی عێراقدا وەستانەوە. لە هەرێمی کوردستان دیمەنەکە وەک خۆی مایەوە و یەکێتی و پارتی لە لووتکەی دەسەڵات دامانەوە و دەوترێت هەر کەسێکیش بە ناوی ڕوخساری نوێی سیاسی بچێتە پەرلەمانی عێراق دەبێت بە فلتەری ئەو دوو حیزبەدا تێپەڕێت. هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق لە بەغدا بازاڕی گەرمە، بەڵام چەند ڕۆژێکە لە هەرێمی کوردستان بازاڕەکەی گەرمترە. بۆ یەکەم جار حیزبە گەورەکانی هەرێمی کوردستان هاوتە بچووکەکانیان دەخەنە بەردەم دوو بژاردەوە، یان وەرە ژێر چەترەکەی من و ڕازی بە بەوەی پێ دەدەم، یان سربەخۆ بەشداری هەڵبژاردنەکە بکە و ئەنجامیش هەرچی بوو دەبێت قبوڵت بێت. ئەم ڕستەیە هێزەکانی تووشید لە ڕاوکەیە کردووە لەوەی ناتوانن ببنەوە خاوەنی پێگەکەی جارانیان. زوتنەوەی گۆڕان یەکێکە لەو هێزانەی کە ئێستا بەنزیک لە پارتی ناو دەبرێت و پلە و پۆستەکانی لە زۆنی زەرد چڕبوونەتەوە لە کاتێکدا ئەو پێگە جەماوریەی کە هەیەی زیاتر لە زۆنی سەوزە. لەو ڕۆژەوە یەکێتی بژاردەی ئەوەی خستوتە بەردەم گۆڕان کە لە سلێمانی پێکەوە ڕێککەون و لە بەرامبەردا کورسیەکانی پێدەداتەوە کە ئێستا لە پەرلەمان هەیەی. بۆچوونەکانیش پێیان وایە لەوانەیە گۆڕان لەخوای بوێت دۆخێکی وەها بێتە پێشەوە، بەڵام هێشتا خۆی یەکلای نەکردوێتەوە. هەرچی کۆمەڵ و یەکگرتوونەوەی نوێیە کە سێ هێزی پارتەوازەی ئۆپۆزیسیۆنن بوونەتە جێگەی سەرنجی پارتی وێکێتی و هەردوو هێزەکە لە هەوڵی ئەوەدان ئەو سێ حیزبە بۆ نێو بازنەی خۆیان ڕابکێشن و بە چەندانە کورسیەک ڕازیان بکەن. شارپرێز لە هەفتەی ڕابردوودا لە ڕێگەی سەرچاوە تایبەتەکانیەوە زانیاری وردی لەسەر ئەم هەوڵە دەستکەوت و بڵاوی کردەوە. ئەگەر ساڵانی ڕابردوو هەوڵێکی لەم شێوەیە لەلایەن پارتی وێکێتیەوە بوو بێتە هۆی بەدەنگهاتنی هێزەکانی تر، ئەوە ئەم جارە پێدەچێت ئەو دەنگەش نەبێتە تەنها نوزەیەک و دۆخەکە بە کشوماتی تێپەڕێت، چونکە هێزەکانی تریش بەشێکە بن لەو پلانەی دژی دیموکراسیەت لە ئارادایە. بۆ یەکەم جارە لە مێژووی هەڵبژاردنەکانی عێراق و بەهۆی یاسای هەڵبژاردنەکانەوە کە پەرلەمانی عێراق هەمواری کردەوە کەسانی سربەخۆ دەتوانن بەشداری لە هەڵبژاردندا بکەن لە دەرەوەی لیست و پارتە سیاسیەکان. بەڵام ئەو دابشکاریەی کە هێزەکانی دەسەڵاتی هەرێم دایان ناوە هیچ دەرفەتێک نایەڵێتەوە بۆ ئەوەی کەسانی سربەخۆ بتوانن ببنە خاوەنی کورسی. بە نمونە یەکێتی لە سلێمانی لە دوای دابشکاریەکە تەنها یەک کورسی هێشتوتەوە بۆ دەنگی دەنگدەران و کەس نازانێت ئەویش بەچی میکانیزمێک یەکلایی دەبێتەوە و بۆ کێ دەبێت، چونکە 10 کورسی بۆ خۆی و 4 کورسی بۆ گۆڕان و 2 دانش بۆ کۆمەڵ و تەنها یەک کورسیش بۆ یەکگرتو دانراوە بە پێی پلانەکە، کەواتە تەنها یەک کورسی دەمێنێتەوە بۆ خەڵکو و دەنگدەران و کاندیدانی سربەخۆ. بە پێی زانیاریەکانی شارپرێز لە ئێستادا چەند کەسایەتیەکی سربەخۆ خۆیان کاندید کردووە بۆ بەشداری لە هەڵبژاردن و پێدەچێت ئەو ژمارە زیاد بکات. بەڵام ئایا
زیاد بوونی ئەو کاندیدانە دەبێتە ڕێگر لە بەردەم ڕێکەوتنی پارتی و یەکێتی لەگەڵ هێزەکانی تردا بۆ ئەوەی کورسیەکانی پەرلەمان دابەش بکەن لە دەرەوەی هەڵبژاردن و پێش هەڵبژاردن ئەنجام هەرچیەک بێت ئەگەر بێت و پلانەکەی پارتی و یەکێتی بۆ دابەشکردنی کورسی پارێزگاکانی خۆیان ئەو حیزبانەی دەچنە هاوپەیمانەتیەوە لەگەڵیان سەرکەوتوو بێت ئەوە دەکرێت بڵین لە مانگی داهاتوودا ئەنجامی ئەو هەڵبژاردنەی کە 6 مانگی دیکە لە هەرێمی کوردستان پێشوەخت دەرەکەوێت و پێویست ناکات خەڵکی 6 مانگی دیکە بزانن پارتی چەند و یەکێتیش چەند کورسی بەدەستێناوە چی تر پێویست ناکات خەڵکی بپرسێت هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتی ژمارەی کورسیەکانیان هەڵدەکشێت یان بە پێچەوانەوە ئەوەی پارتی و یەکێتی لەم ڕۆژانەدا سەرقاڵ کردووە مەترسیەکی گەورەیە بۆ سەر دیموکراسیەت و مافی دەنگدان لە داهاتوودا دابەشکردنی کورسیەکان بەر لە هەڵبژاردن دەشێت نەریتێکی مەترسیدار بێت و ساڵانی داهاتوو لێکەوتەکانی بەڕوونی ببیندرێت کاتێک سەرجەم پارتە سیاسیەکان لەسەر کورسیەکانیان ڕێک دەکەون و چاوەڕێی سندوقی دەنگدان ناکەن هەلی ئەوە لە بەردەم کەسانی سربەخۆ تەواو کەم دەکاتەوە کە بتوانن لە دەرەوەی پارتە تەقلیدیەکانی هەرێم چانسی دەنگی خۆیان تاقی بکەنەوە.